پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایە. هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک پۆلدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەستەنیکەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوراوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێ نادەن. وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماتێکی پڕشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردنەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. مینەکانی تاوانی دروست کردووە و تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزبی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابین کە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵە من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 28 فێبریوەری 2024 دەسێتەوە پێکاتوە. سەرەتا سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق بەرنامەمان دەبێت، پاشان سەبارەت بە پێشوازی لە 8 مارس بەرنامەمان دەبێت و سەبارەت بە فەزای بە ئیسلامی زەکردنی کۆمەلگا بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن وەک هەموو جارێک بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو سەرنج و پرسیار و تێبینیانەی ئێوە بە دێڕێک لەوەکو کۆمنت ئەینووسن ئاڕاستی میوانانی بەرنامەکانی دەکەم. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا تەوەری یەکەمی ئەمڕۆمان بابەتی گەرمی کۆمەڵگەی ئەمڕۆی کوردستانە سەبارەت بە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق. ئەم بابەتە تاوتێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارەف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارەف، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارە ئێوەش باش و سپاسی بۆ ئێوە. چەند جارێکی تر لە بەرنامەکانی پێشەنگ TV دا سەبارەت بەم بڕیارانەی دادگا قسە و باسمان کردووە. بازارێکی تریش لەو پرسیارە دەست پێ بکەمەوە کە بڕیاری دادگای فیدراڵی یاساییە یاخود سیاسیە؟ بەبۆچی متوانم دادگا
پێکهاتەی دادگای فیدرالی عێراق ئەو دەستگا و دام و دەستگایانەیە کە ئەحزابی دەسەڵاتدار لە عێراقا یا ئەحزابی شیعە یا جۆرێک بە پشتیوانی بە ئێران یا جۆرێک پێکهاتەیە کە لە ئەحزابانە پێکاتۆ کە پاشکوی ئێرانن هەموو ئەو سیاسەتا باتە پێشەوە جامە لەسەر و ئەساسی کە ئەم هێزە سیاسیانە لە نوێن خۆیانە لە کوردستان بێت لە هەرێم بێ لە عێراق بێ بەپی سونە بێ شیعە بێ شیعەکان هەتا سەدری بێ هەماهەنگی بێ حزبی هەر حزبێکا بێ بەپی تەوازنخوا مەسەلەکانە گۆڕێت دادگای فیدرالی عێراق دادگایە کە صرفەن تابعە بە دەسەڵاتی شیعە لە عێراقا تابعە بۆ سیاسەتانی کە ئێران ئەیباتە پێشەوە جامە لەو تەوازنخوایە و لەو هێزە سیاسیانەی کە مامەڵەی یەکتریەکەن تعامل لەگەڵ یەکتریاکەن لەکوێ مەساحەتیانێت لەکوێ ئەکەونە بەرامبەریەکەوە چۆن هەر لایەنێک نفوزی سیاسی خۆی باتە پێشەوە بۆ معنایی کە مەسەلەیەک ئێستا لە عێراقا مەطرحە و مەسەلەی ناوەندبوونەوەی حکومەتی عێراقا مرکزیەتی عێراقا دامەزانی دەوڵەتێکە بۆ کولی عێراق کە لە ئەو ڕۆژەوە لەگەڵ هەر پێکهاتێکە کە لە ناو دەسەڵاتی عێراقا بوون سونە بوو بێ کورد بوو بێ شیعە بوو بێ ئیسلامی تایفی کە لەسەر ئەساسە حکومەتیان پێگەێناوە کولی ئەمانە لەگەڵ بەپی تەوازنخوا ئەڵگۆڕاکردو بەڵام دادگای فیدرالی ئەو لایەنەیە کە تابعە بە دەسەڵاتی شیعە ئەو دەسەڵاتەی کە پاشکۆی سیاسەتەکانی ئێرانە ئەمە واقعیتە جا لەلایەکەوە ئەتوانێت بڵێ یاساییە کە جۆرێک فشاری یاسایی بەکارهێنێ لە مقابلی ئەو ێزانی کەکەونە تەعارضۆ لەگەڵ حکومەتی ناوەندە لەلایەکشەوە سیاسی و کوتم بەپی ئەو بەرژەوەندی کە ئەو بەرژەوەندیانەی کە چوارچەوەی هەماهەنگی بە خازانجیانە چۆن پیادەیەکەن ممکن ئەم جاری کەش بووە بەسەر لابردنی حەلبوسی چەندها مەسائلە کە شکڵەکەی یاساییە معنایکی یاسایی هەیە بەڵام لە ناوەڕۆکە لە حرەکەتەکەی ئاڵوگۆڕێکە لەوەی کە چوارچێوەی هەماهەنگی تەوازنخواکەی گۆڕێ بەهێزترە بێ ئێران پشتیوانی لێکە بەپی ئەو سیاسەتانی کە ئەیانەیە ناوەندبوونەوەی عێراق چوارچەوەی هەماهەنگی کۆنتترۆلی عێراقا هەڵبەتە و سیاستانە بنە پێشەوە ئەمە واقعەتێکە واقعەتی پێکهاتەی حکومەتە لە عێراقا وە حزبە کوردەکانیش بەشدارن لەم پێکهاتەیە هەرچەندەگە ئێستا جۆرێک بە دژی خۆیان عکس بێتەوە بەڵام لە پێکهاتەکەی لە هاوکاریەکەی لە جۆری تعامل لەگەڵ یا چونەنا ئەو حکومەتەوە قبولیان کردووە کە حکومەتێک لە عێراقا لەسەر ئەساسی قەومی تائیفی دینی پێک بێت ئەگەر بێنە سەر خودی ناوەڕۆکی بڕیارەکان هەڵبەت کە لە چەند بەندێک پێک هاتووە ئەوەی کە پەیوەندی بە خەڵکی کوردستان و فەرمانبەرانەوە هەیە ئەوەی تر لێرە بە دواوە موچەی فەرمانبەران لە ڕێگەی ژمارە بانکیەوە ڕاستەوخۆ لە بەغدادەوە بێت بەسەر فەرمانبەرانی کوردستاندا ئەگەر ئەمە هەڵسەنگێنن ئێوە چۆنی هەڵدەسەنگێنن ئامەش ئەزای چۆنە بەشێکە لەو چێشمەکێشەی کەلێنوان حکومەتی هەرێم حکومەتی ناوەندیە هەیە ئەوەی کە چەندین ساڵە حکومەتی هەرێم 32 ساڵێک لە بزمی حاکمێتە نەیتوانیوە هیچ سازمانێک تەنزیمکردنێک بۆ ژیان و گوزەرانی خەڵک بۆ کارمەندان بۆ خانەنشین بۆ پێشمە بۆ هەر لەینە کە ئەمڕۆ چەندی ساڵە کە پێویستیان پێداویستی ژیانیان موچەوەگرتنە نیانتوانە ئەمە کۆنتترۆلکەن ئەمە تەنزیمیان نیانویستووە زۆرتر وەکو ئەوەی کە معلومە ئەحزابی دەسەڵاتدار لە هەرێمە ئەحزابی تاڵانچی جەردە گەندەڵ وەجۆرە دەسەڵاتی ئەحزابە دەسەڵاتی بنەماڵەیە ئەمە واقعیتێم دەسەڵاتەیە و ئەمە بۆ خۆیان دەورانێ بووە کولفی کول بوون کەکوچیانەژە دەسابوو لیان سەرنەوە و بەپی تەوازن خۆیان کاتێککە ئەوان ئەو هێزە سیاسیانە بوون توانیانە نفوز و موقعیتیان لە دەسەڵاتی شیعە و سونە لە پێشتر بووە لە کاتی پێکەنانی حکومەتی عێراقا ئەم دەورانە بە دوای چەندین ساڵ 10 ساڵ 14 ساڵ 15 ساڵ جۆرێک ئاڵوگۆ لە هاوسەنگی هێزا پێگاتووە بە دوای بەتابەتی دوای لێدان لە داعش چوارچەوەی هەماهەنگی ئەحزابی شیعە زیاتر توانە کۆنتترۆلی عێراقەکان ئەم ململانەی نێوان مرکز و هەرێم زیاتر لە زۆر مەسائلە دەبینێت بۆ نمونە لەوەش کە توانیانە چوارچەوەی هەماهەنگی فشار خانە سەر حکومەتی هەرێم یا ئەحزابی ناسیۆنالیستی کورد بۆی کە
وردە قواری هەرێم بچووکەنەوە و ئەو دەسەڵاتی کەیانە کەمیکەنەوە بەمانایە بۆ چوونە پێشەوە لەسەر ناودنی عێراق و بە جۆرێک ئەم ئایندەی ئەم موچەیە کە ئێستا حکومەتی عێراق ئەوێت جۆرێک کۆنتترۆلی ئەوکاوە خۆی تەنزیمی ئەمەکە ممکنە لەلایەنێکەوە ئێستاە شکڵەکەی وا دیارێت کە بە قازانجی مۆزەفین و بە قازانجی مامۆسایان و بە قازانجی هەموو موچە خۆرانی کوردستان بێ بەڵام ئەوەی کە مەسەلەکە مەسەلەکە بەس هەرێم نییە بەس کوردستان نییە مۆزەفین نییە مامۆسایان نیە لە کوردستانە مەسلەی موچە مەسلەیەکی عمومی عێراقا ژیان و گوزرانی هەموو خەڵکی عێراقا ئەم پێک هاتە چوارچەوەی هەمانی کە سەر بە ئێرانە ئایندەکەی چۆنە بێ توقعات دەروچۆڕە موقعیتی عێراق چی لێیە ئەم حیزبانە چۆن معاملاکەن مەسەوانەوێت کە مەسەلەن بڵین لە عێراق وەزێکی مستەقر ناجێگیری سیاسی نەبێ عێراقیش بەشێکە لەوەی کە لە جێژاوی سیاسی و ناجێگیری سیاسیە لە ئێستا ئەبیدرێت کە ئەمە کارمەندان مامۆسایان خانەنیشان هەمووانی کە موچەخۆرن جۆرێک ئەمە بە قازانجی خۆیانە بین ممکنە لە ئێستاەوە بێ بەڵام ئایندەکەچۆڕە ئەم موچەیە چۆنە درێ دواتر چۆنە بێ ئەو ئاڵگۆڕانەی تر کە ڕوئە موقعەتی ئەحزابی ناسناسی کورد لە هەرێمە چیان بەسەر دێ چەشمە کێشەکان تاکیۆڕە حتا خودی ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕاست حتا خودی شەڕی فەڵەستین چەند ها مەسایل حتا مەسەلی کێشەی خەڵکی کوردستان لە عێراقا ئەمان هەمووی مەسائلێکن تونپێچی و هێنان و بردننی دیایە شتێک نییە ساغ بوو بێتەوە و زانی چۆن بۆ قسەکانی پێشوا کردم بە تایبەتی ئەم حکومەتی عێراق حکومەتی شیعی حکومەتی تائیفەیەکە ئەبێ ئەم جۆرە لە حکومەت کۆتایی پێبێ ئەمڕۆ تەوازەخوا بەدەستی شیعەیە بۆ باڵادەست بەڵاگەر هێزێکی تر هێزی سونە یا جارێکی ئاڵوگۆر لە بۆ نمونە ئەمریکا پشتیوانی لە ئەحزابی کوردی با چه ئاڵوگۆڕیچکە ڕۆیە چ مەسایلی کێتە پێشەوە ناوچەی عێراق و ناوچەی ڕۆژهڵاتی ناوەڕات بۆتە مەیدانێ بۆ ململانەی نێوان ئەمریکا و ئێران و حکومەتی عێراق و هێزە سیاسەکان لەم کەوتنەوە ناو ئەم جێژاوە چه ئایندەیە بۆ دانیشتوانی ئەم ناوچەیە بەدەستێنێ هەموو مرتبطە بەمەوە بەڵام ئێمە سەکەی بینین هەڵبەتە ناڕزایەتی مامۆسایان ئەترازی خەڵک ناڕازی بوون لە دەسەڵاتی ئەحزابی کوردی ئەمە واقعەتێکە وەک خۆڕاگریم ناڕزایەتی مامۆسان هەنگاوێکی گەورە بوو لە مێژووی کوردستانە بۆ لەو ئەترازاتانەی کە بۆ بە هەر کەم و کوڕێکە بوێتیان و ئەمە فشارێ بوو کە حکومەتی بەغا بتوانی بەدەستیەوە بگرێ و فشار خاتە سەر حکومەتی هەرێم جۆرێک ئەم تەغیرە بکە بەڵام ئەم تەغیرە لە ئێستا ڕەنگە جێگەی دڵخۆشی بێ بۆ کەسانێک کە موچەخۆرن بەڵام پێویستە بیکنەوە لە ئایندەکەشی پێێتەوە کە بەرەوچۆ ڕامە چۆن یەکێ لەو شتانی کە زەرورە بەردەوامی ئەم ئەترازاتانەیە بەڕووی حکومەتی عێراق ئەوەی کە ئێستا حکومەتی عێراق گرێکی خۆتە بەردەمی ئەوەی کە لە مانی سیا ئیلا ئەبێ بەوەی کە ئەو کارتی حساب باقییانە دەبێت کە ئەم معلوم نیە چۆن دەریەکەی دەرەبێت چۆن تەواو بێ حتا خودی دادوەری محکەمەی باڵای عێراق ئەویش کوردێتی بەمەرجێکە لە مانی سیا ئەبێ ئەو موچانە لەسەر ئەساسی وەرگتن لەبا بۆی کە پرۆسەکەی تاوا کردی ئەمە چۆن تاوا بێ بۆ خۆشیان نەمعلومە ئەوەی کە یەکێ لەو قسانی کە کراوە کە نابێت چێشمەکێشی نێوان لایەنە سیاسیەکان بێتە بڕینی قوتی خەڵک و ئێستا ئەمریکا ئێستا وەزیری مالی عێراق باسێکە ئەو فشارا هێنێ جۆرە بڕینی قوتی خەڵکە ئەگەر ئەمە فراهم نێ ئەمە کۆتایی پێنێت لێرەدا پرسیارێکی سەرنجڕاکێش بخەمە سەر شاشەکە و ئاراستەی ئێوەی بکەم ئەویش دەڵێ دیارەمە لەوە سەرچاوی گرتووە کە پێشتر دەسەڵاتداران لە کوردستانە کاتێک کە موچەیان نەدەدا بە فەرمانبەران ئەوە بوو کە لە بەغاوە موچە نەهاتوەیان بوو نەگەیشتووە دەڵێگەر پێشتر کاری حکوومەت و وەزارەتی دارایی بە تایبەتی لە هەرێمی کوردستان دابەشکردنی موچە بوو بێت لێرە بەدواوە چی کارێکیان لە ئەستۆ دەبێت ئەگەر موچە ڕاستە خۆ لە بەغداوە بێت ئەوش ئەرە ناڵم ئەکەوێتە لەو حاڵەتەیە کەوتم شتێکی چاوەڕوان کراوە متەوەقعەوەی کە ئەم گەرم و کێشەیە کە خەڵک لەگەڵ حکومەتی هەرێمە هەیبوو دو ڕۆژ لەگەڵ حکومەتی بەغایە هەیبێ شتێک نێک کە بڵێ متەوەقع نێ و نابێت
لەوەی کە بە هەر دلیلێ بە هەر وەسائلێ بە هەر تونپێچێ بە هەر جێژاوێکی سیاسی کە لە ناوچەکە هەیە ئیمکانی ئەوەیە جاریکە حکوومەتی عێراق ئەو موچێ نەک بە خەڵکی هەرێم بە خەڵکی عێراقی کارمەندان و مامۆسایان و خانەنشانی عێراق خواری عێراق و ناوەڕاستی عێراقیش نەدا ئەمە لەم حاتابێ ئەو خەڵکە ئاعترازێکی بەخۆم ئەم ڕێخستانی کە کردیان مامۆسایان کارمەندان زیاتر خۆیان ڕێخن زیاتر بێنە مەدان زیاتر جۆرێک فەرزی کەن بەسەر دەسا ئەو چێ خۆی بە پرزەزانێ لە دانی موچەکە نابێ فرسەتی بێنێ کە بتوانێت ئەو موچەیە دواخایە ئەو موچەیە نەدا ئەکوێت تۆ سەرەوەی کە وەزئی عێراق و زۆرتر پێویستە بە وەز و ژیانی خەڵکەوە لەناو وڵاتێکە کە جەماعەتی چوارچێوەی هەمانی ئیدارەیەکەن ئەمە واقعەتێکە وەشەڕەکەی خەڵکی مباشرەکەوێتە سەر ئەو بەمانایە کە توان بن قەواری هەرێم وردە و دەکە بەرەو کۆتایی ئەڕوا بەڵام ئەحزابی ناسیۆنالیست ئەهێڵنەوە وەزیفەیەکیان پێسپێرن ئیشیکیان پێسپێرن حکوومەتی بەغان ناتوانێت بێتە کوردستان ئیداری لەباری سیاسی و اقتصادی زۆشتیکەوە ئیداری کوردستان بکە حتا لەبەر ڕێخستنی جەماوەرەکەی ڕاگرتنی و جەماوەرە جاریش مەکو زمانی حکوومەتی عێراقنی هێزێک نەکە بتوانێت مرکزیت لە عێراق و کوردستانە تەسبیتکە ئەو ناوەندبوونە تەسبیتکە ڕەنگە لەباری ئەم ئیداریاتەوە بە جۆرێک ئەمە بکەن و کە بەڵام بەکارهێنانی ئەحزابی ناسیۆنالیستی گوندیەتی و پارتی بە تایبەتی معنایەکە و جۆریچکایەگرێ بەخۆی ئەوانش ئەمێنەوە بەڵام ئەوەی کە قوتی خەڵک زامن نییە لە سایی ئەم لە حکوومەتی عێراقیشە لە 100% دابین وێ یا قابلی پچڕان نەبێ قابل ئەو کارەساتانی کە سێمان پچڕا بەنای پاشەکەوتی موچە قوتی خەڵک دەستی بە سەراگیرە ئەوانە قابلی دووبارە بنوێ با حساب بانکی شەبێ نازم باچی شەبێ هەمووی قابلەوەی کە لە سایی ئەم جۆرە دەسەڵاتەیە متەوەقع ئەبێ خەڵک ئامادە بێ و خەڵک ڕێکخراو بێ و لە هەر لەحزەیەکە کە ئەم کێشەیە هاتە پێشەوە ئامادەی ئاعترازێکی بەرفراوانتر و گەورەتر بێ سەبارەت بە قەوارەی هەرێم قسەیەکی سەرنجڕاکێشتان کرد کە گەر کاتمان مایەوە پێم خۆشە بەسەرەوە زیاتر قسە بکەین بەڵام بچینە سەر لایەنێکی تری بڕیارەکەی دادگای فیدراڵی ئەویش پەیوەندە بە پەرلەمان و هەڵبژاردن لە کوردستان بەوەی کە هەڵبژاردن لێرە بە دۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتێکەوە 11 کورسی کۆتای پەرلەمانی کوردستانیشی کۆتایی پێهێنا ئەمەیان ئەگەر هەڵسەنگانێکی بۆ بکەن چۆن دەیخوێنەوە ئەدای چۆن کێشەکە لە سۆی کە بۆتە بچەمرێن بۆ نمونە لایەنێک پێی باشەکە ئەو 11 کورسیە لابراوە لە پەرلەمان و بە قازانجی لەباری سیاسی لەباری هاوسنگی هێزیەوە جۆرێک قابل ئیسفادەیە بووی لە مقابلی دەسەڵاتێک کە پارتی هەیەی یا دەورێک کە پارتی دموکراتی کوردستان لە یا جەماعەت بنەماڵی بارزانانی کە دەورە بینن لە انتخابات و پەرلەمان و پێگەنانی حکوومەتە ئەساسی ئەم 11 کورسیە زەربەیەکە بۆ ئەوان بەڵام ئەمە نەتیجەکەی چۆنە بێ جارە ناتوانستان پێشڕۆخت ناتوان لە قسەی سەر بکات بەرەوکی ڕوە ئێستا ئەو ڕفعل مەسەن پارتی ڕەنگە خۆی ئامادا کات چ ڕفعلێکی بێ چۆن معاملەی ماکە بەڵام ئەسڵی مەسەلەکە ئەم 11 نەفەرە نییە ئەوەی کە 100 یا 111 بێ ینی پێک هاتی پەرلەمان لە خودی عێراقیشە لە خودی عێراقشە کە چۆن لە مەسائلی کە قسەمان لەسەر کرد ئەم پێک هات پێشوەخت ئیتفاق کراوە کە پێکهاتی حکومت پێکهاتی پەرلەمان ئەبێ بۆ شیعە بێ بۆ کورد بێ بۆ سونە بێ ئەم دابشکردنە خۆی ئەسڵی مەسەلەکە و کێشە گەورەکەیە ینی ئەوەی کە ئێستا 11 کورسی لابن لەسەر ئەوەی کۆتایە لەسەرەوەی کە نەتوانێت ئەو جیهەتانی کە حسان پێراوە لە کوردستانە و جۆرێک بە قازانجی پارتی بووە کە واقع وایە بە قازانجی پارتی بووە ئەمە کۆتایی بێ بەڵام کۆتایی ئەو جۆرە سیستم و نیزامە نیە کە ئەساسن لە سەری پێگاتووە ئەنی ئەبێت تۆ پەرلەمانێک هەبێ بەپێی واقعەتێ کە هاوڵاتی بە ئاساس وەگرێ هەموو کەسێک بۆی هەیە با کەسێک ئەرمەنی بێ با کەسێک تورکمان بێ با کەسێک لە هەتا لە کوردستانە عەرب بێ بتوانێت کە خۆی بتوانێت بێ بە ئەندام پەرلام بتوانێت بێ بە سەرۆکی هەرێم بتوانێت بێ بە سەرۆک وەزیران حتا کورد ئسم تۆ سەیری کە لە پەرلەمانی عێراقا لە حکوومەتی عێراقا هیچ کوردێک و هیچ نەکورد و نەسونە ناتوانن ببن بە سەرۆک وەزیران بەسەرەن بەشیان کردووە کە سەرۆک وەزیران ئەبێ شیعە بێ سەرۆک کۆمار کورد بێ و بۆتە حەسە یەکێتی کە یەکێتی پارتی سەرەمە شەڕیانە و سەرۆکی پەرلەمانیش بۆ سونە بێ ئەم تەقسیمە بترمە ئەمە
ئەمە واقعەتێکی پێکهاتەی ئێستا عێراقە کە بە دوای شەڕی ئەمریکا ئەم دابەشکردنە کراوە ینی پێکهاتەی حکوومەتی عێراق لەسەر ئەساسی تائیفی قومی دینی دروستکراوە ئەبێ ئەمە کۆتایی پێبێ ئەمە ئەسڵی مەسەلەکە ئەمە مەسەلەکە 11 کەس نیە لە هینا و لە کوردستانیش هەمان شێوەیە پێشوەخت دابشکراوە لە بینی پارتی و یەکێتیە حکومەتی من کە فراوانیان دروست کرد اتفاقی استراتیژیان کرد جۆرە هاشت غیری ئەوەی کە تەقسیماتێک کە پێشوەخت کراوە سەرۆکی هەرێم ئەبێ پارتی بێ جێگرەکەی یەکێتیە سەرۆکی حکومت ئەبێ سەرۆکی حکومت ئەبێ پارتی بێ و جێگرەکەی یەکێتیە بەمە مەسەرەن ڕئیسی پەرلەمان جارێک یەکێتی بوو جارێک گۆڕان بوو بەرحاڵ پێش وەخت ئەم تەقسیماتە نابێ ئەمانە بکرێت ئەمانە ئەمە جایتونە مجرڕەتکردن یا گۆشەجیکردنی خەڵکی کوردستانە هاوڵاتیە کە ئەبێ وجودی هەبێ دەخالت کا لە سیاسە ئیرادەی هەبێ جۆرە بێ ئیراد ئەم جۆرە لە سیستمی هەڵبژاردن و پێکهاتەی حکومت بێ ئیرادەکردنی تەواوی هاوڵاتیانە ئەگە تۆ ئەگەر کابرا لەبەرەوەی کە تورکمانە و ئەقەلیەتە لەبەرەوەی کە ئەمنێ و ئەقەلیەتە یەن گۆشت بڵێن مەجارێکی هێنێ یا فرسەتێکێنێ یا ئیمتیازێکی هێنێ بەمانایە کە لە پەرلەمانە دانیشێ بەڕێ ئەمە تحقیرکردنی بەشەریەتە تحقیری ئینسانی بوونە ئەو ئەوانە ئینسانن جا تورکمانە کوردە عەرەبە ئەبێ هەمووی متەساویە ئەمە معاملەی نامتەساویە شیعە زۆرە شیعە بەغا حکومەت زۆرە لە انتخاباتە زۆرە هێنێ زۆر ناهێنێ هەرچەنەگەێنە ئەو بۆ معنایی کە شیعە لە عێراق نفوذی زۆرترە امتیاز بۆ وەیرێ دوای ئەوە بە کورد ئەمە ئەم ئەسی کێشەکە ئەمەیە کێشەکە نابێ بە دەوریای بخڵێنەوە 11 کەس ئەبریان نابێ ئەو ینی مافی هەموو کەسێکە ئەو 11 کەسەش هەموو هاوڵاتیەک کە بتوانێ فرسەتی بێ مەجاری بۆ بکێتەوە و ئیمکاناتی بۆ دروستکە بەپێی ئەوەی کە ئەتوانێت لە پەرلەمانە بەشداریکە لە حکومەتە بەشداریکە و لەسەر ئەساسی هاوڵاتی بوون لەسەر ئەساسی مواتەنە انتخابات کرد نەک لەسەر ئەساسی ئەمە کوردە و ئەوە تورکمانە ئەوە ئەرمەنی ئەوە مەسیحیە و ئەوە عەرەب و ئەوە شیعە ئەوە سونێ ئەم واقعەتە ئەسڵی مەسەلەکە ئێمە چێشمە کێشەکە لێرەیە تا ئەمە کۆتایینێ مەسەلەی 11 کەس هەبیانە بێ ئەوە جۆرێک گەمەی سیاسی نێوان هێزە سیاسەکانە گەمەی سیاسی نێوان پارتی و یەکێتی ئەوێ بەم شێوە پشتیوانی لە مۆسکاڵای لە دادگا جۆرێک پاشەکشە بە ئیمتیازاتی بکە کە پارتی هەیەی ئێستش نازانین دوای ئەوە پارتی لە مقابلێمەیە چ حرەکەتێکەکە بمکینەکە بیکە مەسەڵ تا ئاعترازی هەیە بۆ جۆرێک ئەنوا تیۆریزەی بووەکە ئەمە دژی دیموکراتێتە ئەمە مەسەر بڵین بۆ منە پێشێکردنی نەتەوەکانی ترە کەمایەتەکانە بەڵام لەواقع ئەوەی کە پێشێری کەمایەتی و دەوری کەسانەکە ئەم جۆرە تەقسیمەیە کە کراوە تاقیرکردنی ئەوەی تاقیرکردنی تاقیر بڵێن تاقیری ئینسانە لە عێراق و لە کوردستانە لەسەوەی کە معاملەی هاوڵاتی بوون ناکەن معاملەی قەومەکەن چێ زۆرترە معاملەی تائیفەکەن معاملەی دینەکەن ئەبێ ئەمە کۆتایی بێنێت ئەوانی کە هیچ معنایەکی نیە شتێکی بێمانایە کاتی بەرنامەکانمان کەمەوە منیش پرسیارم زۆر ماوە بەڵام لەبری ئەوە پرسیاری بینەرێک دێنمە سەر شاشەکە و ئاراستی ئێوەی دەکەم ئەگەرچی ڕەنگە ڕاستەوخۆ پەیوەندی بە بڕیارەکانی دادگای فیدراڵیەوە نییە بەڵام لەبەر ئەوەی ئاماژەتان بە ناڕەزایەتیە جەماوەریەکان کرد دەڵێ ئێوە حیزبێکی چەپی کۆنن لە کوردستاندا بۆچی کاریگەریتان لەسەر ناڕەزایەتیەکان نییە بۆ پەرە پێدانی ئەگەر بتوان وەڵامی ئەم پرسیارە بە کورتی بدەنەوە سپاسگوزار دەبم ئێمە نازانم ئەو لە شۆ هێنایەت ئێمە دوورمانەیە باکس ئێمە چەکیلەوانی کە لە ناڕەزاتەکانە تەواجودمان بووە پشتیوانیمان لێ کردووە و کەسانمان لەناوە ڕابەری کردووە کەسانی حزبی ئێمە و موقفی هەڵێسی خوب دروستمان هەبوو لەسەری و پشتیوانی تەوامان کردووە و بەڵام ئاسی ناڕەزایەکان خۆی واقعەتی ناڕەزایەتەکان خۆی لە ئاسێکە کە ئێستا وەکو تۆڵی فرسەت نییە ئیسانەکە بێت لێکدانەوە لەسەر خۆی ناڕەزایەتەکانی مامۆسایان بکە هەڵبەتە خاڵی ئیجابی بە بەرزیتە دەستکەوتی گەورەتە لەمان کاتا کەم کوڕشتە مەسەلەکە خودی واقعەتی ناڕزایەتێک مامۆسایان
وەکو سنفێک بەجیا هاتنە ناڕزایەتیان کرد بۆە دەوری مامۆسایان بوو ئێمە هەوڵمانەوە کارە بکەین کە کرێکاران بێنە مەیدان شەرای ژنان بێنە ژنان بە معنای دیفاع لە ژنان نەگەوەی کە ژنان ناوزارەکانە بوو کرێکاران بە معنەیە کە دیفاع لە مافەکانی کرێکاران حتا عمومی خەڵک ئەوەی کە مافی هەیە لە کوردستانە ئەبوایم جۆری ئەو دروشمانی مامۆسایان کە بەرزیانە کردەوە زیاتر بۆیە لەوەی کە تەنها لە موچە و لە بەرزکردنەوەی موچەکانیان بە ئاساس بۆجیە ئەنی ئەمە جۆرێک تەعاملێ بوو کە مامۆسایان بە هەر ئەترازێکی باشێن نرخێنین رازێکی گرنگ بوو مهم بوو کە توانێن پێزوان بەردەوام بن و بایکۆتکەن زۆر شتێکی ئیجابی بوو بەڵام ئەتوانرا مامۆسایان کەسا کرێکانان ڕاکێشن ژنان ڕاکێشن قوتابیان ڕاکێشن بە پێوی کە دیفاع لە خۆسەکانی ئەوانیشکەن بۆی کە خەڵک بەهاتە ناو ناڕزایەت و ئێمە هەوڵمانام کارە بکەین زۆریش هەوڵمانە لەو بینە بەڵام جۆری ئاستەنجی خودی ناڕزایەتەکە ئەو واقعەتەکەی بەڵام لەگەڵ ئەوانەشا ناڕزایەتێکی عەزیم بوو لە تاریخی کوردستانە لەم جۆرە ناڕزایەتیە بێوێنە بوو. بەسپانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوە بە نیازی دیدارێکی تریش. بە تایبەتی قسە و باسمان لەسەر ئایندەی قەواری هەرێم و فیدرالیزم بابەتێکی گرنگە هیواداری بتوانین لەسەر بابەتش من لە خزمەت. ئازیزان وچانێکی کورت و پاشان لا پێشوازی هەشتی مارسە بەرنامەکانمان ئیدامەی دەبێت لاگەڵمان بمێنەوە. بەڵێ بینەرانی عزیز هەر وەکو چەند هەفتەیەکە لە پێشوازی هەشتی مارسا تا دەگەین بە هەشتی مارزواتە هەفتەی ئایندە هەفتانە بەرنامەمان دەبێت لەگەڵ هەڵسوراوانی بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و پیاوان و لە بەرنامەکانی ئەم شەویشماندا یەکێکی تر لەو هەڵسوراوە و چالاکوانانێ کە لەگەڵمانە لاوژە جەوادە. لاوژە جەواد ئێوارەت باش و سپاس کا لەگەڵمانایت. ئێوارەیەوەش باش شاوڕێ بنار ئێوارەی خۆت و هەموو بینەران و بیسەرانمان باش و هیوادارم گفتوگۆیەکی بەسوودمانە بێت. بە هیوا ئەگەر جار هەر لەوە دەست پێ بکەین بۆچی لە دنیای ئەمڕۆدا هێشتا هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان گرنگی خۆی هەیە پێویستی ئەم ڕۆژە لەکوێوە سەرچاوی گرتو بۆچی تا ئێستا هێشتا هەر بە گرنگی خۆیەوە ماوە؟ بەڵێ ئەگەر لەوە دەست پێ بکەم بۆچی هەشتی مارس تا ئێستاش گرنگی خۆی هەیە دەبێت باز لەوە بکرێت ئیشارەت بەوە بدرێت کە تا ئێستا لە سەری نیزامی مەوجود ئەو نیزامی کە ئەمڕۆ باڵادەستە لە دنیا سەرمایەداری لە جیهاندا لە باڵادەستی ئەم نیزام و ئەو سیستەمە تا ئێستا ژنان هاوڵاتی ژێردەستن و یەکسانی هەمەلایەنەی ژن و پیا و بە معنای یەکسانی لە هەموو بوارەکاندا تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانیش بەدەست نهاتوە و ئەمە واقعەتێکە بینین بۆ نمونە لەم وڵاتانێک کە دەستکەوتی زۆر گەورە و زۆر باشش بەدەستاتی و قەباتی زۆر گەورە کراوە بۆ بەدیهێنانی ئەم دەستکەوتانە بەڵام دەبینین تا ئێستاش جیاکاری هەیە لە بینی ژن و پیا و تا ئێستا پیا و سالاری باڵا دەستا و تاوەکو ئێستا بۆ نمونە ژنان کرێ یەکسان بەرامبەر بە پیاوان لە کارەکانیان وەرناگرن و نایەکسانی ئەمرێکی واقعە لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانش جاگەر بینە سەر وڵاتەکانی ترەمە فەزاحەتەکە جیاکاریەکە زۆر لەوە گەورەتر و کارە ساددار. بەڵێ درێژەی پرسیارەکەت بگورە. بەڵێ لەسەرەوە بکەم ڕۆژە بۆچی بوونی هەیە و گرنگیەکەی بۆچی لە ئێستادا تا ئێستا هەیە ئەگەر بتان و لەسەرەوە هێشتا بەردەوام بفەرمون. بەڵێ گرنگی ئەو ڕۆژە هەشتی مارس بۆ گرنگی ئەو ڕۆژە ئێمە دەبێت بگەڕینەوە بۆ مێژوو بگەڕینەوە بۆ گەشەی کۆمەلگای بەشەری هەرەوەی کە ئێمە لە شوێنی تریژە قسەم کردووە مارکس دەرێ ململانەی مێژوو ململانەی نێوان چینەکان و مێژووی چین ململانەی چینایەتیە. ئەگەر ئێمە ئاورێک لە هەشتی مارس بدەینەوە سەرهەڵدانی هەشتی مارس دەگەڕێتەوە بۆ سەرهەڵدانی بزوتنەوەی کرێکاری و گەشەی سەرمایەداری لە وڵاتانی
بە تایبەتی لە وڵاتانی پێشکەوتووی پیشەسازیدا. ئێمە ئەگەر ئاورێک لەو مێژووە بدەینەوە لە ساڵی 1800 جارێ من پێش ئەوە بڵێم لەگەر سەرهەڵدانی بزوتنەوە دیموکراتیەکان مەسلەی دیموکراتیژنیش سەری هەڵداوە، بەڵام ئەوەی کە بزوتنەوەی ژنانی کرێکار و دەستکەوتە ئەو دەستکەوتە گەورە و عەزیمانەی بەدەست هاتیە، ئەمە پابەندە بە بزوتنەوەی کرێکاری و بە گەشەی بزوتنەوەی کرێکاری. ئەگەرنا هەندێک سەرچاوی مێژووی باز لەوە دەکەن کە لە سەدەی 15دا لە ناو کلیسا لە ئیتالیا بۆ یەکەم جار باسی مافی ژنان کراوە. شۆڕشی فەرەنسا ئاڵوگۆری دیموکراسی هێناوەتە پێشەوە، یەک لەو ئاڵوگۆری و مافە دیموکراسیانێکە زۆر تاکیدی لەسەرکراوەوە قسەی لەسەرکراوەوە مەسەلەی ژن بووە. شۆڕشی سپی لە بەریتانیا، شۆڕشی ئەمریکا ئەوەی کە لە دوای حربی ئاهلی ئەمانە گەشەیەکی سەرمایه‌داری و ئەوەی کە بە شۆڕشی ئەمریکا لە ناو دەبدرێت، ئەمە سەرمایه‌داری گەشە دەکات و چەندین کارگەی پیشەسازی بە تایبەتی کارگەی ڕستن و چنین و ئەمانە دادەمەزرێت و ئەمە لە سەرەتای ساڵی 1830ەکانە دیارە سەرمایه‌داری لە هەموو وڵاتانی پێشکەوتوی پیشەسازیە پێویستی بە هێزی کاری زیاتر دەبێت، بۆیە ناچارە وەکو پێداویستی ئیستفادا لە هێزی کاری ژنان بکات و ڕێگە بکاتەوە کە ژنان بێنە بازاری کارەوە و ئەوەی کە سوئیستفادەی پێ دەڵێن کە سوئیستفادەش لەو هێزی کارە بکە بە هێزی کاری زایفتر نیشانیاندا و کاری زیاتریان پێ بکە، کاری سەختیان پێ بکە، ئەرکەکانیان سەختتر بێتەوە، لە هەمان کاتا کرێیەکی زۆر کەمتریشیان پێ بکاتن. 8 مارس خەبات لە پێناوی ئەوەی کە ئەمڕۆمە بە 8 مارس دەیناسین لە دەرئەنجامی ئەو بزوتنەوە کرێکاریەیە کە ڕەگەزێکی ترکە ژنانن لە ئینسان دێتە بازاری کارەوە و پێداویستی زۆریان دەبێ و خۆمانەمان ئەزانین ژنان ئەرچی ماڵ و ماڵداریان بەسەرەوە بووە، منداڵیان هەبووە، ناچار بوونە ڕۆژانە 12 ساعت ئیشکەن 7 ڕۆژ لە هەفتەیە، منداڵەکانیان لە ماڵەوە بەجێبێن، چەند کارە ساتی دڵتەزیان، چەند منداڵ لە ماڵەوە مردووە، چەند کارە ساتی دڵتەزیان ڕوویداوە، چەند این ڕوویداوە چکە پیاوەکانیشان هەر ناچار بوونە کار بکەن لە هەمان کاتدا. ئەمە وا دەکاتن لە ساڵی 1850 لە کارگەیەک لە نیویۆرک لە ئەمریکا، کارگەیەکی ڕستنووسنی لە ئەمریکا کە هەمومان داستانەکەی دەزانین، ژنان خۆپیشاندان بکەن و مانگرتن بکەن لە پێناوی ئەوەی کە حەقی حەزانین شوێنی چاودێری بۆ منداڵەکانیان هەبێ، ساعتی کاریان کەم بکرێتەوە، حەقدەستیان زیاد بکرێتن لەگەڵ پیاوان جیاوازیەکی ئەوتۆیان نەبێ و زۆربەی ئەو کرێکارانش کە دەست بە مانگرتن لە کار و بە خۆپیشاندان و ناڕزایەتی دەکەن کرێکارانی دەرەوەی ئەمریکا دەبن کە لە پێناوی کار ئەو کاتە کاتی گەشەی پیشەسازی دەبی لە ئەمریکا دەچن، مەسەلەن خەڵکی رووسیا دەبن، خەڵکی وڵاتانی بەلکان دەبن، ئەوروپای شەرقی، حتا خەڵکی ئینگلیز و هەندێک ئەو وڵاتانەی دەوروبەر دەبن کە لە پێناوی کار و ژیانێکی باشتر هەستاون ڕۆیشتونەتە ئەمریکا، ئەوە سەرکوت دەکرێن و تەنانەت قەت و عام دەکرێن کە ئێستاش بڕوون نییە کە لەو قەت و عام و سەرکوتەیە لە قەت و عام و سەرکوتی یەکەمە باسی یەکەم کە چەند کرێکار بوونەتە قوربانی. بەڵام لە ساڵی 1980 کاتێکە دەبینین لە یادی ئەو ڕۆژەیە جارێکی تر، هەڵبەتە ئەگەر یەک شت پێشوێ بێمە سەر ئەو مەسەلەی ژنان و هێزی کاری ژنان، مناقەشەیەک یا بڵێن گفتوگۆیەکی زۆر گەورە دەخورقێنێ لە بازاری کاردا، تەنانەت ئەو کاتە لە ئەنتەرناسیۆنالی یەکەمیشە دەبێتە جێگەی باش و هەندێک پێیان وایە کە نابێ ڕێگە بدرێ ژنان بێنە بازاری کارەوە لەبەرەوەی کە ئەوانە جێگەی ئێمە و بازاری ئێمە و شوێنی ئێمە داگیر دەکەن. بەڵام مارکس و ئەنجلس بە تایبەتی هینیان تەسەووریان زۆر پۆزتیڤ دەبێتن لەسەرەوەڵێن نا ئەوانیش ئینسانن دەبێ بێنە دەرەوە، تەنانەت لە چەند شوێنە ئیشارەت بەوە دراوەکە مەسەلەی ئابووری سەربەخۆ دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەوانیش ماف و داخوازیان هەبێ، ئابووریان دەبێتە هۆکاری ئەوەی کە مافەکانیان وەکو ئینسان سیر بکرێ و مافەکانیان بهێنرێتە. دیوە گوتم کە پێشتر مافی دیموکراتی باسی لێوەکراوە، ئەوە بە جۆرێک لە مانیفێستی کۆمەنیستیشە لەو سەروبەند و لەو دەورەیە دێتە دەرەوە، ڕنگ دەداتەوە باز لە یەکسانی هەمەلایەنە بۆ ئینسانەکان دەکرێت.
ئەمێ بێمە سەر ئەوەی کە ئەو خەباتی ژنان هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و پیاوان لەم مێژووی پتر لە 100 ساڵەدا چەندین خەباتیان کردو خۆشت ئاماژت لە هەندێکیاندا چ شتێک گۆڕاوە لە ماوەی ئەم 100 ساڵەدا بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان توانیوانێت چی دەستکەوتێک بەدەست بێنن لە ماوەی بەڵێ بنارەگەرم بێمەوە سەرەوە کە لە ساڵی 1970 جارێککە هەر هەمان کارگا لە نیویۆرک ناڕەزایەتی دەردەبنەوە هەمان مافودا خوازیان هەیە لەو یادی ئەم ڕۆژە ئەو جارە قەتوعام دەکرێن و ئاگرێک دەکەوێتەوە بەدەیا کرێکار لە ژوورەوە دەسووتێن و تا خاوەن کارگەکە خۆی لێ بەبەری دەکا بەڵام معلومە کە سووتێنراون بەڕاستی ئەو کرێکارانە ئەمە وا دەکا کە بزتنەوەی کرێکاری بزتنەوەی ئەنتەرناسیۆنالیستی ژنان بزتنەوەی ژنانی سۆسیالیست و کۆمەنیست کە ئەو کاتە زیاتر بەڕابرایەتی دیارە کلارەزتکن ڕۆڵەکی زۆر سەرەکی و ئینی تێدا دەبی لە کۆنگرەی ئینتەرناسیۆنالی ژنان لە کۆپنهاگ لە ساڵی لە ئاگوست 1970 یەکێک دیارە زۆر بە زۆر داواکاری دەبێت کە من بڵاوم کردوتەوە ئەو داواکاریانە بەخاڵ نامەوێت لێرە زۆر بە وردی بچمە سەری ڤەنگە کات زۆر ڕێگەمان نەدا و کاتی زۆری بێ کە پەیوەندی بە دایەنگە هەیە بە مافی بافی دەنگان مافە دیموکراسیەکان پەیوەندی بە یەکسانی هەیە تەنانەت پەیوەندی بە مەسەلەی کاری ژنان هەیە لە شەوە کە لە ئێستا هەڵەن لەبانی تەندروستیەوە خراپەوە دەبێتە هۆکاری بەوەی هۆرمۆناتەوە بەشێک لە هۆکارەکانی سەرەتانی لەوانەیە مەمکو ئەمانە پەیوەندی بەمەوە بێەوە بەحسێترا بەڵام ئەو کاتە کلارازتین و ئەوان دلیلیان هەبوو بەڵگەیان هەبوو کە ئەبێ کاری شەوانە بۆ ژنان قەدەغە بکرێ ڕەنگە من بە وردی نەزانم بەدەقیقی هینەکانیان چیە بە هەر حاڵ لە ساڵی 1970 خۆی دەستکەوتێکی زۆر گەورە دەبێ کە لە پەیوەند بە ژنانی کرێکار و داخوازیە ڕەواکانی ژنانی کرێکار ڕۆژی 8 مارس دێنە هاراوە یەکەم جاروا قرار دەدەن کە یەکەم شەمە و یەکشەمە بێ لە مانجی مارسە دواتر هینگەکەن دواتر دێن وەبزانم کۆلنتاینە ئەلکساندە کۆلنتاین لە ساڵی 1930 پشتیاری ڕۆژی 8 مارس دەکاوە یەکێک لە چالاکی هەرە گەورەکانی ژنانیش کە ئێمە دەبێت باسی بکەین چکەوە زۆر گرنگە و پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی ژنانەوە هەبوو لەو کاتە بە تایبەتی لە رووسیا زۆر بەرچاوە بەڵام بەگشتی لە زۆربەی وڵاتانی ئەوروپا ئەوە دەبێت کە لە دژی جەنگ لە دژی ئینفلاسیۆنشی زۆر کە دێتە بازارەوە شت یەکجار گران دەبێت خودخوتەی شەڕ دنیادا دەگرێ و هین بۆنی شەڕ دێتن ساڵێک نابە ماوەی زۆر کەم دەبات جەنگی جیهانی یەکەم دەخوڵکە و کارەساتە گەورەی لێ دەکرێتەوە لە دژی شەڕ ژنان خۆپیشاندانی زۆر گەورە لە سەرتاسەری هەموو ئەوروپا ئەنجام دەدەن و ڕۆڵ و اینیان دەبێت تێکی ترکە بیرمان نەچێتەوە جریقەی شۆڕشی ئۆکتۆبەر کە عەزیمترین شۆڕشی کرێکاری لە مێژووی مرۆڤایەتی شۆڕش لە مێژووی مرۆڤایەتە کە ڕووی داوە زۆربەی ئەو مافوو دەستکەوتانێک کە ئەمڕۆ لە ئەوروپا و لە جیهانیشا هەیە بەرئەنجامی ئەو شۆڕشەیە هینە یەکەم جریقەی شۆڕش ژنان لێ دەدەن کە بە شۆڕشی فێبریوەری ناسراوە بە بۆنەی 8 مارس لە دژی ئەو بارودۆخە خراپەی هەیەیانە و لە دژی شەڕ و زۆربەی پیاوان ڕۆیشتن بۆ شەڕ نهاتوونێتەوە مەسئولیت بە مل ژنان ماوەتەوە ژنانن وڵات بەڕێوە بن کارگەکان منداڵان بەخێوەکەن ژنانن هەموو مەسئولیەتی کۆمەلگا و بەڕێوەبردننی کۆمەلگا کەوتۆتە ئەستویان و کەوتۆتە سەرشانیان یەکەم جریقەی شۆڕش لێ دەن تەنانەت لەو کاتە بەلشەفیەکان پێیان وایە کەمە ئامادەنین بۆ شۆڕش دەبێت خۆپیشاندانێک بێت بەڵام کاتێک دەبینن دەجلە و لە دەستی ئەوانش دەدەچ تەنانەت مەسئولی کۆمیتەی پۆتروسبۆرگی بەشەفیکەکان دەڵێت تعجب دەکەم لە کاتێکە ئێمە هینمان بە هەڵسوڕاوانی خۆمان داوەکە خۆپیشاندانەکە والێ نەکەن ببێتە شۆڕش ئێمە ئامادەنین بۆ شۆڕش بەڵام تەماشاکەین ڕابەری شۆڕش دەبنا ژنانی بەشەفیک و ژنانی ئێمە ئەوەشمان بینێتەوە کە ژنان بوون جریقەی یەکەم جریقەی شۆڕشیان لێدا لە ساڵی 1970 و لە دوای ئەوەش ڕۆڵی زۆر کاریگەر و زۆر گەورەیان بینی و هەر ئەم شۆڕشەش بوو شۆڕشی ئۆکتۆبەر یەکەم یاسای یەکسانی ژن و پیاوی هێنا ئاراوە یەکەم جار بۆ یەکەم جار لە مێژووی کۆمەلگا بەشەریکە ژن و پیاو بە یاسایی یەکسان دەبن لە دەرەنجامی شۆڕشی ئۆکتۆبەرە و لە هەمان کاتیشە هەموو ئەو قانونانە هەڵدەوەشێنەوە کە ژنان
دەکاتە کۆی لەو دەرەجە دوو دەیان کاتە ژێر دەستا ژنان و پیاوان یەکسان دەکرێن بازاری کار بەڕووی ژنانەوە دەکرێتەوە دایانگە دەکرێتەوە بۆ هەمووان چێشتخانەی عمومی دەبێ جلشۆریای عمومی دەبێ ئەو شتانە هەموو عمومی دەکرێتەوە ئەم شتانە هینی سەرشانی ژن نابێ کە ژن دەبێ ئەو کارە بکات و ئەو هینە ئەنجام بداتن دوای ئەوە منداڵ پەروەردەکردنی منداڵ دەکرێت ئاچی دەوڵەت تەنانەت ماگانەی بۆ دەبڕدرێتەوە مەسەلەی لەشفرۆشی هینەکی زۆری بەرامبەر دەکرێت مقاومەتی زۆری بەرامبەر دەکرێتن بۆ ئەوەی کە ئەو کەسانە بەهۆی شەڕەوە ژنانێکی یەکجار ناچار بوونە بکەونە بازاری لەشفرۆشی بەهۆی بارودۆخی ئابووری زۆر خراپەوە ئەمانە کاریان لەسەر دەکرێت کە بگەڕێنرێنەوە کۆمەلگا کە سوکایەکان پێنەکەوە ئینسانی ئاسایی سیر بکرێن لە هەمان کاتیشدا شخصیتیان بۆ بگەڕێنرێتەوە چارەسەری پزیشکیش بکرێنوانەی تووشی نەخۆشی بوونەوە ئەوانەی کە ئالوودەشبوونە بە زۆرێکی تر بەرخوردیان لەگەڵ بکرێت و لەژێر چاودێری دەوڵەتی و پزیشکیا بن تەنانەت مەسەلەی هۆمۆسکسەوێڵ شۆڕشی ئۆکتۆبەر و زۆر درێژە نەتوانین هەوی کە ئەمانە دەستکەوتن و هەر ئەمەی کە من و تۆ دەستانی شتێکێ لە هینی سیاسیە لە زانستی سیاسی پێوترێ پارادایمی بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی کۆمەنیستی بزوتنەوەی ژنان ئەو هەورێ ئەو تارمایەیە کە لە ئاسمانی ئەوروپای و لە سۆڤێت دەنیشێتەوە لە رووسیا دەنیشێتەوە شۆڕشی ئۆکتۆبەری لێ دەخڵقەوەی کە لە مانیفێست باسیەکە تارمایی کۆمەنیزم لە ئاسمانی ئەوروپا دەخولێتەوە دەرئەنجامەکەی کە شۆڕشی ئۆکتۆبەر دەبێ ژنان دەستکەوتێکی زۆر گەورە لە ئەنجامی ئەم شۆڕشە بەدەست دێنن ئەگەر تەمەشا بکەیت ئێمە لە ساڵی سیەکانە لە هەموو ئەوروپا جارێکی کە هینێکی پیشەسازی گەشەیەکی دەدوای ئەزمەیەکی اقتصادی گەورەی ساڵی 1929 دوای گەشەی اقتصادی کە هەڵدەستێتەوە جارێکیکە ژنان دێنەوە بازاری کار بە بەرفراوانی بە شێوەیەکی تر ئەو جارە دیسانەکە مافوداخوازی تازیان هەیە دەستکەوتی زۆر گەورە لەوە بەدەست دێنن من پێم وایە شەقی شۆڕشی ئۆکتۆبەر ترسی شۆڕشی ئۆکتۆبەر بوو ئەمە هیچ تەسیری دانا اعتماد بە نەفسیدا بە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژناکە بێن و خەباتکەن و ترسی شۆڕشی ژوای کرد کە لەم وڵاتانە جیا لە فشارەکە ترسی شۆڕشی ژوای کرد لە وڵاتانە کە سەردا بنوێن بۆ ئەو مافی داخوازانە مەسەلە منداڵ لەباربردن یەکێک بوو لاین ئێستاش لە وڵاتان هەندێک وڵاتانی ئەوروپای کە کاتۆلیکەکان باڵا دەستن ئەم کێشەیەکە بەڕاستی بەتایبەتی وڵاتانی ئەوروپای شەق و هەندێک وڵاتی تر مەسەلەی منداڵ لەباربردن ژنان دێنە بازاری کارەوە ژنان ناتوانە هەموو مناڵیانە بێ مناڵە پەروەردەکەن بەڵام ئیجازەشیان نییە کە منداڵ لەباربەر ئەوە دەبێتە هۆکاریەوەی ساڵانە بە میلیۆن ژن بە غێرە قانونی بچن منداڵ لەباربن تەنها لە ماوەی چەند مانجێکە لە یەک شاری ئەڵمانیا 4 ژن دەبنە قوربانی لە ساڵی 1940 جەنگیش دەبێت کە جەنگی جیهانی دووەمیش دەبێتن ئەم دەستکەوتانە وایە کە ژنان زیاتر بێنە بێن مەیدان خەبات زیاتر بکەن و زۆر شت بسەپێنن بەسەر سەرمایه‌داری و بۆرژوازی ئەمەی کە ئەمڕۆ دەڵێن لە ئەوروپا بۆ نمونە لە دانیمارک کە من تێیدا دەژیم ژنان زۆر مافیانەیە و زۆر شتیان بەدەستهێناوە و هەرچەندە لە ستا یەکسان نین بەڵام لە زۆر بوارە هاتونەتە پێشەوە زۆر دەستکەوتیان بەدەستهێناوە و زۆر جێگەی شانازیشە بەڵام ئەوە لە خۆی بەدەست نهاتە ئەوە دەرئەنجامی خەباتی ژنانی سوسیالیست و کۆمەنیستە کە وتیان خەباتی ژن خەباتی کرێکاریە خەباتی چینایەتیە دەستکەوتەکانمان دەوێت دەستکەوتەکانمان دەوێت لە ساڵی 1970 ئەگەر ئیجازە بدەیت خەباتەکە ئەوە دوور و درێژ دەبێت لە هەفتاکان لە وڵاتێکی پێشکەوتی وەک دانیمارک 50 ساڵ دوای شۆڕشی ئۆکتۆبەر منداڵ لەباربردن یاسایی دەکرێتەوە دەمێت سەر کوردستان و پرسیاری بینەرێک ئاراستە ئێوە بکەم ئەویش بەوەی ئەڵێ لە کوردستانە 8 مارس وەکو جەژنەکان وەکو جژنی ڕەمەزان و قوربان مامەڵەی دەکەن ئەمێ ئاراستی ئێوە بکەم کە پێویستە ئەم ساڵ یان بەگشتیش 8 مارس و بەتایبەتی ئەم ساڵ چۆن یاد بکرێتەوە و چی بکرێت لە 8 مارسا یان دە پێناو گەیشتن بە یەکسانی هەمەلانی ژنان و پیاوەندە بەڵێ ئێمە ئەگەر هەر سەیرێکی خەباتی چەپ و کۆمەنیستەکان کەین لە ناوەڕاستی سەدەی ڕابردوو کە حیزبی شوعی بە هەرم لە حەزەیەکەمان بێ لە سەرمان
خەباتی ژنانی زۆر بردۆتە پێشەوە زۆر گەشەی پێداوە و هەم ئێمە خۆمان کۆمەنیستەکان چ شەڕێکمان کرد لە شەقام و لە جادەکان لە کوردستاندا لە دوای ئەوەی کە هەوڵدرا ئێمە سەرکوتکەن و ئێمە لە بین بن زۆر خەباتە بوو پاشەکشێک لە کوردستان یەکێک لەوانە بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان بوو مەواقعاتێک بوو ئەمە دەکرێت لە کاتی کە بەرنامەکەت کاتی نییە من زۆر بچم باسی ئەمانە بکەمەوە دەستکەوتانەی و ئەو کارانەی کە ئێمە کردمان و دەستکەوتانێ بەدەستانێنە هەر ئەو کاتیش دەبیندرا هین جەژنی قوربان و ڕەمەزان نییە لە بەرەوەی 8 مارس خاوەنی هەیە بزوتنەوەی یەکسانی خۆخوازی ژنان خاوەنی هەیە چەپەکان و کۆمەنیستەکان خاوەنی نە جەژنی ڕەمەزان و نە قوربان نەی جەژنێکی پیرۆزە نەخێر ڕۆژی پرۆتێست و هاتنە مەیدانی ژنانە لە پێناوی مافەکانیان خۆ پیشاندانمان دەکەن ناڕزایەتیمان هەمیشە بووی نەکەن لە 8 مارسە خەباتی ئێمە لە پێناوی یەکسانی و بەدیلی و ئەڵتەرناتیڤی یاسا یەکسانی ئێمە ئەمرێکی واقع بوو لە کۆمەڵگایە و زۆر تشمان بەدەستێنە هەر ئەوەی کە مەسەلەی کوشتنی ژنان و مەسەلەی این ژناکە ئێستاش قسەی لەسەر دەکرێت و کاری لەسەر دەکرێتم تا زۆر دەرەنجامی خەباتێک بوو کە ئێمە کردمان لەو کۆمەڵگایە بەڕاستی مەبەستن چەپ کۆمەنیستەکان بە تایبەتی باسی کە باسی یەکەم و دێمە سەری بەنسبەت ئێستای کوردستان ئەگەر من بە خێرایی بێمە سەری هاوڕێ بنار ئێمە ئەگەر سەیرە بکەین هاوڕێ عەزیز هاوڕێ عوسمانی حاجی معروف لە پێش منیش باسی کرد کە حرەکەتێکی زۆر عەزیمی مامۆستایان لە ئارادا بوو بەشی هەرە زۆری مامۆستایان ژنان بوون لە شەقام بوون هەرچەند بەداخەوە نەمان دیت ڕابەرەکی بەرجەستەی ژنان بێتە دەرەوە لە ناو خۆپیشاندانانە بەڵام لەگەڵ ئەوەشە حرەکەتێکی پۆزیتیڤ بوون کە زۆربەی مامۆستایانی ژنانن زۆربەی لە شەقام بوون داوای مافی خۆیان دەکرد لە ڕیزی پێشەوەی خۆپیشاندانەکان بوون ئەمە خاڵێکی زۆر بەرجەستەزەیە زۆر پۆزیتیڤە ئێمە ئەتوانین کاری لەسەر بکەین ئیدامەی بدەین هەر بەرئەنجامی ئەو کار و خەباتانەی کە زوتنەوەی ژنان پێشتر کردویانە و داخوازیەکانی ژنانیان بەدەستەوە گرتیە و ئینیان کردیا پەریان پێدایە و گەشەیان پێداوە ئێمە دەتوانین هەمان کار بکەین ئەگەر ئەوڕۆ بزوتنەوەیکی یەکسانی خوازی ژنان لە کوردستان بوونی هەیە ئەتوانێت ئەم خەباتە سازماندا ڕێکی بخە بیبەستێتەوە بە 8 مارسی و ئەمە ئەخواست یەک دوو هەفتە پێش ئێستا کار لەسەرەوە بکرا بە مامۆستایان بێنرا با بمەدان حرەکەتێکی گەورە حرەکەتێکی کرێکاران هەموو ناڕزایەتی بستنەوەی ناڕزایەتی لە کوردستان بە مامۆستایانەوە کە تا ئێستا بۆنی دێ و تازەیە وشک نەبووتەوە حرەکەتەکە وەقەتیش وشک نابێتەوە بێنرا با مەدان و حرەکەتێکی جەماوەری بەرفراوانی گەورەیان هێنا باکە ماف و داخوازی کۆمەڵگای تێدا بە لە ناویشیان مەسەلەی یەکسانی ژن و پیاوی تێدا بواە و ئەمەش ئیمکانی هەبوو کە چکە وەگوتم بەشی زۆری مامۆستایان ژنانن و ئەوەشمان بیر نەچێتەوە کە ئەوان خەبات و ناڕزایەتەکانیان بەراقە و بەرجەستەیە و هیوادارم کە زیاتر گەشەی پێ بدرێ و زیاتر لە کۆمەڵگایەدا گەشە بسێنی و هەموو کۆمەڵگا دابگرێتەوە لەو ژەژەوات هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاسکە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆیەوەش دەستان خۆش بێت ئازیزان وچانێکی بچووکی تر و پاشان سەبارەت بە فەزای بە ئیسلامیزەکردنی کۆمەڵگەی کوردستان چاوپێکەوتنێکمان ماوە لەگەڵمان منەوە بەڵێ بینەرانی ئازیز دوهەمین بابەتی بەرنامەکانی ئەم شۆمان تایبەتە بە تاوتۆکردنی ئەو فەزایی کە ئێستا لە کوردستاندا خەریکە بە ئیسلامیزەکردنی کۆمەڵگای کوردستانە ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ سەردار عەبدوڵڵا حەمە سەردار عەبدوڵڵا ئێوەرت باش و سپاسکە لەگەڵمانایت زۆر سپاس بۆ ئێوە و بە سڵاو ڕێزمێ بۆ ستافی پێشەنگ تیڤی و ئەو بینەرانەی ئێستا چاومان لێەکەن و ئەوانەشی دواتە چاومان لێەکەن زۆر سپاس ڕەنگە شاراوە نەبێت کە ئەبینرێت لە ساڵانێکە هەوڵ دەدرێت زیاتر بەرە بە ئیسلام بدرێت لە کۆمەڵگەی کوردستاندا دوهەمین هەواڵ ئەوەی کە پشتیوان سادق ئاماژەی پێدا لە ماوەی ئەم کابینەیەدا 407 مزگەوتی نوێ کراوەتەوە ئەمە چیمان پێ دەڵێت؟ بڵێ سەرەتاوە بڵم کە دەسەڵاتداران کاتێک کە دەست بۆ کارێکی لەو جۆرە ئەبن کە ئاین
هێنە پشت خۆیان لە کاتێکدا کە ئەو دەسەڵاتە بەرامبەر بە کۆمەلگان بەرامبەر بە کۆمەلگا دەیانەوێت فەزایەک بخڵقێنن کە فەزای دوورخستنەوەی شۆڕش و ڕاپەڕین و ناڕزایەتەکانی کۆمەلگا لە بەرامبەر خۆیاندا دانەوێت ئەوە ڕابگرن کە لە دەسەڵات بکەون یان نێڵن مەسەرەن ینی بیانەوێت کە لە دەسەڵات تا زیاتر بمێنەوە ئیدامە پەیدا بکەن ئەوانە مەسەرەن لە مێژوودا هەروەها بووە ینی ئاینیان بەکارێناوە وەک پیشەسازیەک بۆ بەرهەمهێنانەوەی سەرمایە ینی لە مێژووی بەشەریەتە کاتێک کە دەسەڵاتدارانی دیکتاتۆری بۆرژوازی یان فیۆداڵی یان کۆیلایەتی هەمیشە ئاینیان وەکو وەسیلەیەک بەکارهێناوە بۆ سەرکوتی چینە دەدار و هەژار و برسیەکان تاوەکو لەو ڕێگایەوە ئیدامە بە بازرگانیەکەی خۆیان بن ئیدامە بە پیشەسازیەکەی خۆیان بدەن کە سەرمایە و کۆکردنەوەی سەرمایە دەسەڵاتەکان هەمیشە مەسەرەن زیاتر لە کاتی تنگانە ئەو کاراکەن مەسەرەن بۆ نمونە مەسەرەن حکوومەتی قەیسەری کاتی خۆی لە پێش شۆڕشی ئۆکتۆبەر زۆر اعتیمادی کردە سەر پیاوانی ئاینی و سەر کەلیسا و سەر ئەوانە ینی حتا بە بۆنەی ئەوە مەسەرەن ئاینەکانی تری دەچەوساندەوە ینی ئاینی ئیسلام مەسەرەن لەلایەن حکوومەتی قەیسەریەوە زۆر ئەچەوسێنرایەوە بە بۆنەوەی کە ئاینی مەسیحی پشتگیری لە ئاینی مەسیحی ئەکرد مەسەرەن هیتلەر هەروەها ئاینی جوولەکەی ئەچەوسانەوە لە بەرەوەی پشتگیری لە ئاینی مەسیحی ئەکرد هەروەها جمهوری ئیسلامی ئێران مەسەرەن کاتێک کە دەبینین وەختێک کە شار و خا ساڵی 1970 سەرمایه‌داری و بۆرژوازی عالەم زانی کە شۆڕشێک لەوانەیە ڕووبا لەو شوێنە لە وڵاتێکی وەکو ئێرانە شۆڕشێکی سۆشیالیستی لەوانەیە ڕووبا چەپ و کۆمونیستەکان بێنە سەر حکم خەتەریاتی ئەم چەپ و کۆمونیست و چیری کرێکارە وای کرد کە بۆرژوازی دەسەڵاتێکی تری ئاینی بێنێتەوە سەرکار بۆ ئەوەی کە ئەوە بکات سەرکوتی ئەو شۆڕشووی نەبکات ئەوەی ئێستا کوردستانیش تەماشا بکەین مەسەرەن پەنابردن بۆ کردنەوەی مزگەوت لە جیاتیکردنەوەی زانکۆ و خوێندنگا و داهێنانی زانستی و ئەوانە هەر ئەوەیە کە کوردستان دەسەڵاتێک ئێستا ناتوانین بڵین دەسەڵاتێکی سیاسیە ئێستا کۆمپانیایەکە کە ئەم کۆمپانیایە پێویستی بەوە هەیە کە هەر ڕۆژی مەسەرەن بەرەمهێنانەوەکەی زیاتر بکات یعنی بەرەمهێنانی سەرمایە زیاتر بکات پێویستی بەوە هەیە کە مزگەوت بکاتەوە بۆ ئەوەی کە خەڵک سەرقاڵ کات بە ئاین و بە خوراافاتەوە تاوەکو ئەویان لەبیر بچێتەوە کە ئەم دەسەڵاتە چەندێک گەندەڵکاریەکات چەندێک دزیەکات چەندێک تاڵانیەکات یعنی خۆ مەشغوڵکردنی خەڵک بە ئاین و هینەوە چون بۆ مزگەوت و ئەوانەوە وای لێکات کە ئەم دەسەڵاتە بپارێزێت لە ناڕەزایەتی لە شۆڕش لە ڕاپەڕینی خەڵک ئەمان دەڵێن مەسەرەن ئالم کاتە ئەوان 400 مزگەوت ئەکەنەوە لە ماوەی ئەم کابینەی نوێیە بەڵام لەم کاتی کابینەی نوێیەدا پاریان نییە بیدەن بە موچەی مامۆستایان کرێکاران و فەرمانبەرانیان نییە بیدەن بەڵام پاریان هەیە بۆ کردنەوەی مزگەوت ئەمە چی دەگەێنێ ئەمە ئەوە ئەگەێنێ کە ئەوان زیاتر پێویستیان بەکردنەوەی مزگەوت هەیە بۆ دەسەڵاتەکان نەک بە دانی موچە ئەوان دەتوانن هەر لە ڕێگەی ئەو کردنەوەی مزگەوتەوە خەڵک کبکەنەوە لەوەی کە داوای موچەکەی خۆشی نەکات ئێوەڕاتان چێ لەسەرەوەی کاڵە ئەمە لەبەرەوەی کە زۆرینەی خەڵکی موسڵمانە ئەم پاساوە یاخود ئەکرێت جێی منطق بێت خەڵکی کوردستان خەڵکێکی مسلمان نییە مسلمان ئەوەیە کە هەموو ینی بۆ مانای ناکە بڵێم کە خەڵک متەدەین نیە خەڵک متەدەینە بەڵام ئەمان بەکاری دێنن جۆرێکی ترە لە ئیسلامەکە بۆ بازرگانی بۆ پیشەسازی کردن ئەمەی کە ئەمانێڵێن هیچ ئەسڵ و هینێکی نییە ینی هیچ ڕاستێکی تیان نیە تەماشاکە مەسەرەن خەڵکی کوردستان حەزیان لە مۆسیقایە حەزیان لە ژیانێکی مەدەنیە حەزیان لە هەڵپەرکێیە
جلوبەرگی کوردی جلوبەرگێکی دوور لە ئیسلامیە ئەو جلوبەرگی کە ئەمڕۆ بە ناوی ئیسلامی و حیجاب و ئەوانەوەی نقابەوانەوە سەپێنراوە ئەمانە هیچی هی کورد نەوە مەسەن ئەگەر بڕێنەوە بە ساڵی هەشتاکان و هەفتاکان ئەوانە خەڵک جلێکی مۆدەنی مۆدرن یان حتا ئەو کەسانشی کە متەدەین بوون بە جلێکی کوردی و هینەوە دەرەکەوتن یعنی کۆمەلگای کوردستان ئەمە نیشانیا کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی متەدەین کۆمەلگایەکی ئیسلامی نییە ئەمان دەیانەوێت لەم ڕێگایە بیکەنە ئیسلامی بۆ ئەوەی کە قازانج و سەرمایە مەسەرن بەدەست بێنن لێرەوە دەیانەوێت کە بە خەڵک بڵێن هەموو شتێک ئەو وەزعێکی ئێستا بەسەر خەڵکە هاتووە ئەوە خوا سەپاندوێتی ڕەزامەندی خوای لەسرە هیچ کەس ناتوانێت دەستکاری کاری خوا بکات دەیانەوێت مەسەر لە مزگەوتەکانەوە ئەمە ڕابگەێنن بە خەڵک ناڕەزایەتیەکانیان خامۆش بکرێت لی بدرێت یعنی یەکگرتوو نەبێت ئەوە تا مەسەرەن ئەبینین لە خۆپیشاندانی مامۆستایان و ناڕەزایەتەکانیان ئەبینین کە پیاوانی ئاینی زۆر بە دەگمەن دەرەکەوتن لە سوۆسیال میدیاوە مەسەرەن هەڵوێستیان نەبوو لە بەرامبەر مامۆستایان و ناڕەزایەتیەکانیان عنی وان لە کۆمەلگاش کردووە کە کۆمەلگان نەچێتە پشتیانەوە ینی تەنان هەیەن ئەڵێ خۆپیشاندان حرامە لە بەرامبەر ئەم وەلی ئەمریکا ئێستا هەیە لە کوردستانە ئەمەیان ئەوێت دەسەڵاتداران ئەمانە فەزایەکیان خۆقاندو ئەو فەزای مەسەرەن بێ ئومێدی بێ هیوایی بەهۆی بێکاریەوە بەهۆی نەداریەوە بەهۆی برسێتیەوە بەهۆی هەژاریەوە کە خەڵک زیاتر ڕوو لە دین کات خەڵک زیاتر ڕوو لە مزگەوتەکان بکات و بکەوێتە شوێن ئەم مەلاوبان خوازانە کە ئیدعاەوە دەکەن کە خۆپیشاندان و ناڕزاتی لە بەرامبەر حکوومەتە لە بەرامبەر دەسەڵاتە حرامە و نابێ بکرێت و بەم جۆرە یعنی ئەی پێتان وە لەم هەوڵەیە چەنێ سەرکەوتوو ئەبنیان بە شێوەیەکی تر بڵێم خەڵکی ئەوەی ئێوە ئاماژەتان پێکە مۆدرنە زیاتر چەنە ئەتوانێت ئەمە هەزم کە ئەم فەزا نوێیە یاخود هەوڵەکانی دەسەڵات چەنە ئەتوانێت لە نێو خەڵکیدا جێگە بگرێت بەڵێ بەس ئەمڕۆ ئەگەر سەری دنیای تەکنۆلۆژیا و دنیای زانست بکەین دەبین داهێنانە زانستیەکان و تەکنۆلۆژیا ڕۆژ بە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەوە ئەخاتەوە بە درۆوە کە مەلاو بانخوازەکان یاخود دەسەڵاتداران کە پروپاگاندەی بۆ ئەکەن و کە دەڵێن کۆمەلگایەکی دینیە و کۆمەلگایەکی ئیسلامیە ئەم تەکنۆلۆژیا و ئەم زانستە ڕۆژ بە ڕۆژ ئەمە بە درۆ دەخاتەوە جا لێرە دەور و نەخشی کۆمونیستەکان چەپەکان بڵێن سیکۆلاریستەکان زیاتر ئەبێت بە هاتنە مەیدانی ئەوان زیاتر دەتوانن کە ئەم فەزایە کۆتایی پێبێن و وەکو چۆن ئێستا مەسەرەن لە ئەوروپا لە وڵاتانی ئەوروپا ئێستا زۆربەی کەنیسەکان ئەفرۆشرێن یعنی کەنیسەکان خەڵک ڕویان تێ ناکات بە تایبەتی گەنجان بە تایبەتی مەسەرەن جیلی نەوەی نوێ یعنی ڕۆژێک دادێت کە لە کوردستانیش بەم جۆرەی لێ دێت و ئەو کاتەکە مزگەوتەکان ئەگەر خەڵک ڕویان تێ نەکات ئەوان تر مزگەوتی کە ناکەنەوە ناتوانن بیکەنەوە بەهەرحاڵ یعنی ئەمە ئەوەسێتە سەر ئەوەی کە چەندێک زانست و تەکنۆلۆژیا ئەچێتە ناو کۆمەلگاوە چەندێک سکۆلاریستەکان چەپەکان کۆمونیستەکان دێنە مەیدانەوە و چەندێک چینی کرێکار پەرە بە ناڕەزایەتیەکانی خۆی باچکە ئەگەر حتا چینی کرێکار بێتە پێشەوە دەوری خورافات و دەوری دین و ئەوانش کەم دەبێتەوە چکە ئەو کاتە هەموو کەسێک دەتوانێت کە لە ناو ناڕەزایەتەکانە یەکگرتوو ببێن کەسێک کە مسلمان بێ مەسیحی بێ یەزیدی بێ هەرچێک بێت یەک چارەنووسی هەیە کە ئەوی چارەنووسی بەدیێنانی ژیانێکی ئینسانی و کەرامەتێکی ئینسانیە بۆ خۆیان ینی دین ناتوانێت ڕزگاریان کات بۆ دەستێنانی ئەم جۆرە ژیانە بۆیە هەموو ناچارن کە یەکگرتوو دەبن لە پێناو ڕزگارکردنی بڵێن خۆیانیش و کۆمەلگاشە ئەمەیە مەسەرەن ئەو کاتە دەور و نەخشی دین وەکو پیشەسازیەک نامێنێت کە بەدەست دەسەڵاتدارانەوە کە ئەمڕۆ پەنایان بۆ بردووە پرسیارێکی بینەر بێنەوە سەر شاشە و ئاراستی ئێوە بکەم لە پەیوەند بە
بانگەشەی هەڵبژاردنەوەیە پێتان وایە ئەم قسانەی پشتیوان سادق بۆ بانگەشەی هەڵبژاردن ئەگەرچی خۆتان لە سەرەتاتە ئاماژەتان بە هۆکارەکەیدا بەڵام ئەگەر وەڵامیان پرسیارش بدەنەوە. بەڵێ حتما کاریگەری هەیە بە تایبەتی لەبەرەوەی ئێستا دەسەڵات بڵێن یەکێتی و پارتی کە دەسەڵاتیان بەدەستەوەیە بە تایبەتی پارتی مەسەرەن لە حاڵێکدا لەژێر زەخت و فشارێکی بڵێن لایەنەکانی بەرامبەر خۆیەتی حتا بە یەکێتی و بە ئیسلامی سیاسی و ئەوانەوە دەیەوێت لەم ڕێگایەوە پیشان بدات کە ئەم لە ئیسلامی سیاسی ئیسلامترە دەیەوێت پیشانی ئەو لایەنانەی بات کە مەسەرەن ئێستا یەکێتی احتیما دەکاتە سەر سەلەفیەکان ئەمیش دەیەوێت مەسەرەن کچگە یەکێتی دەیەوێت لە ڕێگەی سەلەفیەکانەوە دەنگ بەدەست بێنێت سەلەفی وەهابیەکان ئیسلامی سیاسیش ئەوە بڵێن یەکگرتو و کۆمەڵ و بزنەوەی ئیسلامیوانە بۆ خۆیان بەجیا ئەوەکەن کە ئەم دەسەڵاتێکی ئەلمانیە و دەسەڵاتێکە دژی دینەوە دژی ئەوەیە ئەم پشتیوان سادق لە ڕێگەی ئەمەوە دەیەوێت بڵێن نەخێر دەسەڵاتی ئێمە دەسەڵاتێکی ئەلمانی نییە دەسەڵاتێکە بۆ ئیسلامە و لە پێناو ئیسلامدا کار دەکات بۆیە ئێمە مەسەرەن لە ماوەی ئەو کابینەیەدا 400 مزگەوتمان کردوێتەوە ئەوە ئیسلمێنێک کە ئێمە ئیسلامین و ئەلمانی نین هەروواقعان وەهاشە ینی لە کاتێک کە مەسەرەن ئەگەر دەوڵەتی ئەلمانی بێت دەوڵەتی ئەلمانی بێت دین لە دەوڵەت جیا ئەکاتەوە دین حەقی ئەوەی نییە کە مزگەوت بڵێ حکوومەت حەقی ئەوەی نییە کە مزگەوت بکاتەوە مزگەوت ئەرکێکە لەسەر شانی ئەو کەسانی کە باوەڕیان پێی هەیە یعنی لەسەر حکوومەت ئەرک نییە کە مزگەوت بکاتەوە ئەمە مەسەرەن تەماشا حکوومەتە ئەلمانیەکان ئەوەنی کە مەسەرەن لە کۆمەڵگە ئەلمانیەکاندا وایە یعنی کەنیسەکان و مزگەوتەکان ئەوانە حکوومەت نایکاتەوە خەڵک دەیکاتەوە بۆیە بۆ هەڵبژاردن پێویستی بەمە هەیە ینی ئەمە پێشتر پێش ئەمەش مەسەرەن ئێمە تەجروبەمان هەیە کاتێکە سەدا حوسێن لە حاڵەتێکە کە زۆر تەنگانەی بۆ هاتوو کە خەڵکی عێراق هەموو دەیزانی لە بەرامبەریان ناڕازی و ئەوەیە پەنابێت بۆ حەملەی ئیمانی و کردنەوەی مزگەوت و ئەو جۆرە هینانە ئەو جۆرە بڵێن ڕێگایانە کە بۆ ڕزگارکردنی خۆی بۆ ئەوەی کە شۆڕش و ڕاپەڕین و ناڕزایەتی ڕوونیان لە بەرامبەریە ئەمی شەروەهایە ینی ئەمێ پێویستی بەوە هەیە کە بڵێ ئێمە مسلمانین و ئێمە ئەلمانی نین و ئەوە تا کۆمەلگا وەرن دەنگ بە ئێمە بدەن و ئێمە هەڵبژێرن خەڵکی کۆمەلگا ئەتوانێت لە بەرامبەر ئەم هەوڵانەی دەسەڵاتداراندا چی بکەن خەڵکی کوردستان ئەبێ بەگشتی مەسەن لە ماوەی ئەو 20 ساڵدا ئەم دەسەڵاتیان ناسیوە ئەم دەسەڵاتیان ناسیوە دەسەڵاتێکی سەرکوتگەر دەسەڵاتێک دز و تاڵانچی گەنداڵ یعنی ئەوە تا خەڵک ئێمە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە ئەبینی مامۆستایە تەقاعودە ئەگریەکە پێشمەرگەی دیێرینە 30 ساڵ پێشمەرگایەتی کردووە ئێساچێ بۆ تەقاعودیەکەی نادرێتێ یان لە ڕێزی سەرا نەخۆشەکەوێت ئەینێرنەوە بۆ ماڵەوە ئیشی بۆ یعنی ئەمانە هەمووی دلیلی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە لە ماوەی 30 ساڵە 32 ساڵە نەک دەستکەوتینەوە بەڵکو گەورەترین زیان بەخش بۆ کۆمەلگای کوردستان بۆیە هێزێکی بەرینی ناڕەزایەتی کۆمەلگا هەیە من نتوانم بڵێم لە 90 کۆمەلگا ناڕازیە سەبەرامبەر بەم دەسەڵاتە ئەوەی کە گرفتێکی گەورەیە لە بەردەم خەڵکدا بۆ ئەوەی کە ڕزگاری بێ لەم جۆرە ژیانە ئەوەیە کە خەڵک هەوڵ بدات یەکگرت و ڕێکخراو بێت و زیاتر بێتە مەیدانەوە و ئەرکی کۆمۆنیستەکان و چەپەکان و سکۆلاریستەکانی شەکە زیاتر بێنە مەیدان بۆ ئەوەی کە کۆمەلگا لەم مهنەت و ناڕزایەت لەم مهنەت و نابەرابەری و نایەکسانیە کە هەیە ڕزگار بکات. سەردار عەبدوڵڵا حەمە زۆر سوپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سوپاس بۆ ئێوەش بۆ ئەم بانگێشتە و بۆ ئەم دەرفەتە زۆر سوپاس. ئازیزان زۆر سوپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە و ئەو سەرنج و تێبینی و پرسیارانەی کە ئاراستەی میوانەکانتان کرد بەداخەوە ڕەنگە نەماتوانی بە تەواویان
تاوتێ بکەین با هیوای لە بەرنمەکانی تردا بتوانین ئەگەر پرسیار و بابەتێک هەبێ یان بەرنامەی تایبەتی لەسەر ئەنجام دەنیان بە زۆرە بێوەڵام نەیان هێڵینەوە. هەر لێرەدا دێنە کۆتایی بەرنمەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو.